دەبابەت عیلاقی لەوەیە توی القا قەبزێک لە وڵاتی خۆت لەسەر کەسێک جێبەجێکەی کە هاوڵاتیە لە وڵاتی خۆت ئەندامەتی شەرعیەتی ئەندامەتی پەرلەمانی هەیە شەرعیەتی جێگیری ئەنجومەنی ئاسایشی هەیە سەرۆکی یانەیەکی زۆر جوانە یانەی نەورۆز لە وڵاتە کەی ئیلقای قەبزێک لەسەر ئەوە بە تومەتێکی باتڵ بە مادەی 56 بۆ ئینقلاب کەی دەکرێتن بە 200 چەکدار لەسەر 50,000 چەکدار لە وڵاتە کەی مودێلی ئینقلابات مایە چه ئینقلابێک لێرە نەجاحەت دەینیتن تو لە پارێزگایە کردت بەدەر لە یاسای دوای دوو ڕۆژ کەس دەکەی ئەی سەروەری ئەو وڵاتە لەکوێ ئەی دەستور لەکوێیە بەڵێ بوختانێکی گەورەیە بوختانەکەی 22 ئاب ئینقلابکردن لەسەر یان اختیارکردنی سەرۆکی یەکێتی هەر وەکو ژار خواردنەوەکە بۆچی تر نەبووە پشتی 22 ئۆبێ کەسێکی بێ هەڵویست و بێ وافۆ بوو بوو لەهور و هەڤۆلت مەیت لۆلا زۆر واف کۆدر و کەسێت هۆتینە گوتن و کەسێت سەرەکینە قەست و ڕێزت یەکەتی نیشتیمانی کوردستان کردی ژمۆرە vۆن کەس و ئەمداینە دیۆرکردن و تقریبا 15 حتا 20 کەسە بوو واف کەسە ناو کەساژی بوون ئەو کەسێت سەرەکی و کۆدرێت مەیت سەرەکی بن یەت هەمی نۆحی و قەزۆ ئەو کەسێت نوکەین vێرەت بینن ئەف کەسە کۆدرێت مەیت سەرەکینە یەت هەمی قەزە و نۆحیۆک و نەنیرارەتی و چەندین خەلکێ مەیەک بەرەی گەل دەڤەرە بۆ دینۆ دکەن و نمونەك بووێ چەندێ لە سێزدەی هەیڤۆ شەش و کۆک لە هوری قەستۆ دەڤەرە بۆ دینۆن کرد بوو تۆیبەتی قەستۆ دەڤەرە ئۆمێدیە کرد بوو هۆت بوو بوو پرسەکێ تۆزیەکێ وەختەی شێخ لە هور هۆتیە دەڤەرە بۆ دینۆن ئەف کەسێ هینژێت بێژن نۆڤبریک و هەوا گوتی بەرپرسێ بەرەی گەلە نەهۆت بوو ئۆگەهدۆرکردن و کۆک لە هوریە هۆتیە دەڤەرە بۆ دینۆ تۆیبەتی ئۆمێدیە ئەڤە ژیوێ چەندێ دەتە دیۆرکردن بوومە و کۆک لە هوری ئەف کەسە ئیهمۆل کرد بوو و هەروە ساڵ چۆری هەیڤ و حەفت بوومە هۆت بوو دیۆرکردن و ئەڤۆن کەسۆ دگەل وی کەسێل بەری نوکە بەرپرسێ بەرەی گەل دووکێ قەستۆ لۆیانێکی دیۆرکردی کرد بوو پەیوەندی لۆیانێکی دیۆرکردی کرد بوو ئەم ئۆگەهدۆر بوون لەسەر vê چەندێ و پشتی ڕیدۆنۆ 22 ئۆبێ ئەف کەسێکی بێ هەڵویست و بێ وافۆ دەرچوو بەرامبەر شێخ لە هور و هەڤۆلت مەیت لۆلا زۆر ئەف کەسە مەبنی نەرێ خول دەڤەرە بۆ دینۆ نازانیە